خاطرك تنقل بوطان كزيك دفرالي بورا دلي من بوكا بوكا بقباري خزي زماني غيابا بقوتا كيو كبشتا وسبارت وزنارا هذا بيوي من جيب بورستاني دنگی گل دنگی هر چهار پرچه کردستان سلاوتان لبه حوالکان تان پیشکشکین هەپەکە ئاشکرای دەکا پارتی دموکراتی کوردستان لە زەمینەوە بۆسیان بۆ گەریلای هەپەکە داناوە بەچێکی قۆڕی سێرشی کردوتە سەریان و دەوڵەتی تورکیش لە ئەسمان و بردومانی کردو. دوێنێ کاتژمێر 11 پەش نێوڕۆهێزێکی زەرەڤانی کە سەر بە پارتی دموکراتی کوردستانە لە سنووری ئامەدی لە بۆسەیەکدا هێرشان کردوە سەر ژمارە گەریلای هەپەکە و لە ئاکامدا 2 گەریلا بریندار بووە. ئەو هێرشە لە دوای بڕارێکی فەرماندەی هێزی زەرەڤانی پارتی دموکراتی کوردستان دەکە فەرمانی کردووە لە هەر شوێنێک گەریلای پەکەکەتان بینی تەقیان لێ بکەن و بیان کوژن بەڵگەی و فەرمانەش لەلایەن ماڵپەڕی شار پرێسەوە بڵاو کرابووە. لەبارەی ئەو هێرشەوە ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە زانیاری نوێی بڵاو کردوەوە تێیدا ئاماژەی بۆ کردووە کە هێرشەکەی دوێنێ ئامێدی باوەشی پارتی دموکراتی کوردستان و دەوڵەتی تورک ئەنجام درراوە بە جۆرێک پارتی دموکراتی کوردستان لە زەمین و هێرشی کردوە سەر دەوڵەتی تورکیش لە ئاسمان و بردومانی کردووە و هەپەکە دەڵێ هێرشەکە 24 ئەمانکە لە ئامێدی ڕوویداوە کە زێرەبانی هێرشی کردوتە سەر گەریلا کاتێک بووە 2 تۆمبیل کە گەریلای تێدا بووە لە سنووری ئامێدی لە شوێنێکە ویسیانە بۆ شوێنێکی دیکە بچن بەڵام کەوتونەتە بۆسێکی شەکدارانی پارتی دموکراتی کوردستان و تەقیان لێکراوە و ئاماژە بۆش کراوە لەگەڵ هێرشەکەی گەریلاکان لەو تۆمبیلەکە دابەزیون وەڵامی چەکدارانی پارتی دموکراتی کوردستان دەدەنەوە بۆ ماوەیەک شەڕ بەردەوام دەبێت. لە ئەنجامی ئەو شەڕەدا 2 گەریلا بریندار دەبن و پارتی دموکراتی کوردستان لەو شەڕەدا چەکی قورسیش لە دژی گەریلاکان بەکاردێنێ. هەر لە زانیاریەکانی هەپەکەدا ئەوە خراوەتە ڕوو لە سەرەتای هێرشی چەکدارانی پارتی دموکراتی کوردستان بۆ سەر گەریلاکان تا کۆتایی فڕۆکەی بە فڕۆکەوان بەسەر ئاسمانی ناوچەکە سوڕاونەوە و دواتریش گەریلاکان ئۆتۆمبیلەکان جێدێڵن لە شوێنەکە دوور دەکەونەوە. چەند خولەکێک دوای کۆتایاتنی شەڕەکە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک دەگەنە سنوورەکە و هەردوو ئۆتۆمبیلەکە بردومان دەکەن. مراد قەریلان فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەرنەپەکە لە چاوپێکەوتنێکدا لەبارەی شکستەکانی سوپای چۆرکەوە بەرامبەر بە گەریلا دەڵێ ئێمە لە بەرخۆدانی سەردەم ئافرین داین و دەڵێ هەڵمەتی شۆڕشگەری شکستی پلانی لە ناوبردنی دەرخستووە. مراد کارایلان لەسەر ئۆپەراسیۆنە شۆڕشگەریان گەریلا دەستنیشان کرد و شەر و چالاکیان vê demê tên kirin ji ber tecîda mutlaq a ku rejima AKP MHP li ser rêberê me ferz dike û ji ber êrişên tunekirinê yên li hemberî tevgera me ye û wiha got wan xwestin biriya vanê êrîşan gelê me bitepsînin û tevgera me bi temamî tune bikin. Bi piştgiriya hêzên derve û hêzên hevkarên Kurd giranî dan li ser îstixbarat û teknîkê bi vî rengî xwestin me tune bikin. Ji bo vê jî hemû dewlemendiyên Tirkiye rewşa wê ya jeopolitik û her tiştên Tirkiye pêşkêş kirin. Lêberê nekarîn bi ser bikevin. Vaye ev çalakiyên têne kirin nîşaneya vê rastiyê ne. Bi esasî ev pêvajû bi çalakiya fedaiya yekê cotmehê ya li Enqerê dest pê kir bi çalakiyên 20-27 mijdarê, çalakiyên 22-23 kanûnê herî dawî jî çalakiyên 10 û 12 çile gîşta asteke bilind. Di vê demê de gelek çalakiyên mezin biçûk hatin kirin. Ev yek pêngaveke gerîla ya li dijî siyaseta qirkirin û tecîdê ye. Herî dawî operasyona şoreşgeriya şehîd Helmet Dêralok algirê Amediyê çalakiyeke welê ku asta wê ya serkeftinê bilind e. Operasyoneke şoreşgeriyê ku bi her awayî hêjayî pesindayînê ye. Ji sala 2011 ji operasyona şoreşgeriya şehîd Çîçek ya li Çelê û vir ve çalakiya herî serkeftiye. Karaylan Bakşan ser derewên dewleta Tirkiye li ser hejmar û hêza gerîla ku her dem dibêjin xilas dibin û her wekî din û wiha dom kir. Niha pêngava şoreşgeriya ku bi çalakiya Enqerê dest pê kir û herî dawî bi çalakiya li girê Amediyê gîşte asteke bilind bi esasî hemû derewên wan ên li ser şer ji gelên Tirkiye û raya giştiya cîhanê nîşan dan.
برخوادانا مزن آن 9 سالین داوی یا لدیجی قرکرنا گلی کردستانی راستیا 3 سالین داوی به وان چالاکیان هات نشاندان. اف چالاکی نشانه تکچونا پلانا تک برنیه. کوره بریا فاشیستا AKP MHP گلکی جی بهیوی بو و پروژه که قرکرنه بو. کرایلان آنی زمان کو هپگه دکترینا شر اثبات کریه و جالی لشکری و سیاسی و پیامین کودده و حادث نشان کرن. چالاکیان جالی لشکری و نشاندا کو وکی هپگه دکترینا میا شر اثبات کر آستا سرکفتن ایجی نشاندا. آلی هری گرینگ استراتژی که شر اوکو به وندهی هری کم انجام مزن به دست بخه. به تایبتی جه 3 سالین داوی و ور تاکتیک انگریلای نازادی کردستان یم به روح فدایی ناپویی و راستی رادخه پیش جوان. به کرتاسی پرفورمانس که گرینگ آلشکری هاتیه به دست خستن. جالی سیاسی و جی پیام هری گرینگ آوی برخوادانه پرفورمانس آلشکری و ایدولوژیک آگریلاین آزادی کردستان یا لسرخطا پکیه. هاد نشاندان کو هزک خودی بریارداری که خورد سکنک لشکری و ایدئولوژیک نکاره تک بچه. روبری فاشیستا AKP MHP هبونا ترکیه پیشکشی وی شارکریه و جواکا ترکیه برچی هشتیه. اگر اصرار بکه و دوام بکه هنگی هرمین پاراسنا ین مدیای و ببه گورا وی مجی فاشیست. لسر پروپاگاندا شر تایبت یا دولتا ترک و مدیا ویجی کو هر جار دبیجن پکی که خدیایه فرماندار نوانده پاراسنا گل کرایلان اف پیام دا. لهمبری درفتین تکنولوژی ین به پشکریا گرادیو یا ناتوی هاتن و داین و درفتین استخباراتی به تایبتی دپیواجویا 2017-2018 ده لهمبری ایریشین لسر بنگاه تکنولوژیا پیشکتی هاتن کرن مخواست بلز ری و ریبازین خواه بگوهرینن. میناک جسال 2018 و پیوه مجخوره کر تاکتیک کوهیزا لباکوری کردستانی کم بکن. زیده نکن. زیده هزی نشینن باکوری کردستانی و ما افری باز خسته مریتی. تئوریسین شهر مزنی آلمان جنرال کالوسویست شهر دشبینا بازرگانیه دبیجه دشهر دجی دوی قزنج و زرار به حساب کرن و لگوریوی گاو بیاویتن. یعنی شهر جی راشکه ولی یکو دوی لگوری قزنج و زرار به پلان کرن. لو ما مدید کو حتی ریباز خویا تفگری نگوهرینن و وندهی مزیده ببین جبر ویجی مجخواره کر اساس کو زیده هزی نشینن باکوری کردستانی. اشکره کو پکیکه و لقاده شهر هین بهتر نشان بده که تکوشنال سرخط ربرا پو لاواز نبویه هین کور و خورتر بویه. لو ما دوی کس بچروکن دروین نخابه ام گلکن تجاری و لتجهی ام تونه نبون ام نکارن بین تونه کرن چلاکین داوی انگریلا دوی بوی رنگی بین فهم کرن. لەگەڵتان بەردەوام دەبین. رەمحاجی مافناس و توێژەر لەبارەی چالاکی گەریلاکانی ئازادی کوردستان لە بەرامبەر داگیرکەراندا دەڵێت شۆڕشی گەریلاکانی ئازادی سەلماندوێتی کە ئەنقەرە شکستی هێناوە لەو سیاسەتە توند و تیژانەی کە بەرامبەر بە گەلی کورد دەیکا و دەبێت کۆتایی ببێنرێ و دەشڵە بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕێبەرەوە جەلان ساڵانێک کە پێداگیری لە ئاشتی دەکاتەوە. لە ڕاستیە ئەو هەڵکشانەی کە لە ڕووی چۆنایەتیەوە و لە ڕووی لۆژیکیەوە ڕەوایەتی خەبات و بەرخۆدانی هەواڵان بەخۆیەوە بینیوە سەلماندنی شکستی ئەو تێڕوانی ناعەقڵانی و نالۆژیکی و ناسیاسەیە کە ساڵەهای ساڵە حکوومەتی ئەنقەرە پێڕەوی ئەکات کە ئەویش بریتە لە مامەڵەکردنی ئاگر و ئاسن لەگەڵ پرسی نەتەوەی و نیشتیمانی یاخود لەگەڵ ڕەوایەتی پرسی نەتەوەی و نیشتیمانی گەلەی کوردە. و ئێمە ئەگەدارین یعنی لە ماوەی ڕابردووە نە لە ئۆپەراسیۆنێک و دوان وسیان و چوارە تێگەی هەمیشە و بەردەوام بەردەنگ باگەشەیەوەیە کرد کە ئامانجەکانی پێکاوە کە نازانم سەرکەوتنی بەدەستێناوە و ئەلەم جۆرە دەنگۆیانەی کە بە بەردەوام لە میدیاکانی خۆیانەوانێ بڵاویانە کردەوە بە خاتری بەدەستێنانی ڕەزامەندی ڕای گشتی تورکی بە تەواوی پێکاتەنەتەوەی و نیشتیمانە جیاوازەکانیەوە. بەڵام ئەم هەڵکشانەی کە لە ڕووی چۆنایەتیوانێ و لە چەند ڕۆژی ڕابردووە ڕەوایەتی خەبات و بەرخۆدان بەخۆیەوە بینیوە حەقیقەتی یان سەلماندنی ئەو ڕاستەیە کە ئیتر ئەم جۆرە لە سیاسەت و استراتیژی مامەڵەکردن لەگەڵ ڕەوایەتی پرسینەتەوەی و نیشتیمانی گەلی کووردا شکستی حەقیقی خۆی سەلماندووە و زۆرێک لە فەرماندە سەربازی و بەرپرسە باڵا سیاسیەکانی حکوومەتی ئەنقەرە شەوانەیە دانیان بۆ ڕاستیە ناوە کە ئیترە بێ ئەم خوێنە ڕابگیرێت.
ئەمڕۆ لە سانسەری مترۆ لە شاری سەمانەی لە کۆنگرێکی ڕۆژنامەڤانی لەبارەی چارەنووس و کار ڕفاندنی سلێمان ئەحمەد ڕۆژنامەڤان و واسازی بەشی عەرەبی ئاژەنسی ڕۆژنووس بەڕێوەچوو. لە کۆنگرەکەدا نەریمان ئەحمەد پارێزەری سلێمان ئەحمەد باسی لەو بە دواداچوونانەدا کرد کە وەکو پارێزەرێک لە دوای کەیسێکی سلێمان ئەحمەددا چوو و وەڵامی نەدراوەتەوە. ئەمڕۆ 93 ڕۆژە ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد هەواڵسازی بەشی زمانی عەرەبی لە دەستگای ئاژانسی ڕۆژنیوز و کارمەندی کۆمپانیای چەند ئاسایشی تحقیقی دهۆکمان کرد. ئاسایش حاکمی ئاسایش بڕیاریدا کە ئێمە بە نووسراوی ڕەسمی ئەمە قەراری حاکمە. بەم قەرارە ئاسایش ڕێگەی حاکمی ئاسایش ڕێگەیدا کە ئێمە بچین چامان بە سلێمان ئەحمەد بکەوێت. ئەوە قەرارەکەی حاکمە. لە دوای ئەوەی کە حاکم قەراریدا ئێمە سەردانی ئاسایشمان کرد، بەڵام ئاسایش پێی ڕاگەیاندین کە سلێمان ئەحمەد لێرە نییە. طبعا ئێمە جگەلەوەی کە بەڵگەمان هەبوو کە لەوێ و جگەلەوەی کە بۆ خۆیان ئەعلانیان کردبوو، سەرچاوەشمان هەبوو لە ناو زیندانەوە تەنانەت ژوورەکەی سلێمان ئەحمەد ئەزانێت لە چ ژوورێک سجن کراوە لە ئاسایشی گشتی دهۆک. دوای ئەوە گەڕاینەوە لای قازی و پێمان گوت کە ئاسایشی دهۆک پێشێلی قەراری ئێواکە. طبعا بەپێی قانونی ئوسوڵی محاکەمات مادەی 40 باز لەوە ئەکا کاتێک کە قازی قەراری دەرکرد ئەبێ هەموو ئەندامانی زەبتی قەزایی کە پۆلیس و ئاسایشە پێوەی پابند بن. بەڵام ئاسایشی دهۆک پێشێلی مادەی 40 قانونی ئوسوڵی محاکەماتی کرد. جارێکی تر سەردانی ئاسایشمان کردەوە، ئاسایش بە هەمان شێوە ڕێگری لێکردینەوەی کە چاومان پێی بکەوێت. طبعا دوای فترەیەکی تر، دوای چەند ڕۆژێکی تر تیمی پارێزەرانی سلێمان ئەحمەد جارێکی تر سەردانی قازیمان کردەوە. پێمان ڕاگەیان کە ئێمە ئەمە چەند جارێکە لە ماوەی دەستگیرکردنی لە سێمانگی ڕابردوودا هەتا ئێستا زیاد لە 10 جار تیمی پارێزەرانی کەیسی سلێمان ئەحمەد سەردانی ئاسایشی دهۆکمان کردووە، بەڵام جوابمان ناداتەوە. طبعا بەپێی مادەی 123 لە هەمان قانونی ئوسوڵی محاکەماتدا باز لەوە ئەکا کە لە دوای 24 سەعات لە دەستگیرکردنی هەر متتەهەمێک بۆی هەیە کە پارێزەر بگرێت. جارێکی تر پێشێلی مادەی 123 قانونی ئوسوڵی محاکەماتیشیان کرد، یاخود ئەگەر پارێزەریشی نەبێ ئەبێ محکەمە پارێزەری بۆ دیاری بکە. ئەمە جارێکی تر پێشێلی یاسا بوو. لە هەمان کاتدا لە مادەی 19 دەستوری عێراقدا باز لەوە ئەکا لە فەقەرەی 11دا بەڕوونی باسی ئەوەکە کە ئەبێ متتەهەم لە دوای دەستگیرکردنی بە ماوەیەکی کەم پارێزەری خۆی هەبێ. هاوکات کەمال حەمەڕەزا خاوەنی کۆمپانیای چتر هەر لە کۆنگرەکە دەڵای پارتی دموکراتی کوردستان خۆی لەسەر و یاسا دەبن و ڕێگەنادا پارێزەر و خانەوادەکەی چیان بە سلێمان ئەحمەد کەوێ و دەڵای داواکارین ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان پشتیوانی لە ئازادکردنی بکەن. ئەمڕۆ 93 ڕۆژە ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد هەواڵسازی بەشی زمانی عەرەبی لە دەستگای ئاژانسی ڕۆژنیوز و کارمەندی کۆمپانیای چەتر بۆ بەرهێنانی میدیایی. دوای گەڕانەوەی لە پرسەی باوکی لە ڕۆژاوای کوردستان لە دەروازەی فیشخاپور لەلایەن هێزە چەکدارەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕفێنرا و تا ئێستا چارەنووسی نادیارە. لە کاتێکدا 3 مانگ پێش ئەوەی بچێتەوە بۆ ڕۆژئاوای کوردستان داوای مۆڵەتی لە بەڕێوەبەرایەتی دەروازەی فیشخاپور کردبوو کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە و ئەوانیش مۆڵەتیان پێدا بوو کە بچێت و سەفەری خۆی بکات و مۆڵەتی مانەوەی 3 مانگیان پێدا بوو. بۆ ئەوەی دوای تەواوبوونی کاتەکەی بگەڕێتەوە باشووری کوردستان. سلێمان ئەحمەد دوای مانەوەی بۆ ماوەی 25 ڕۆژ لە ڕۆژئاوای کوردستان دەگەڕێتەوە باشووری کوردستان. پرسیارەکە لێرەدا